الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم، ڕۆژوانانی خۆشەویست، ئەهلی مزگەوت و ئەهلی تەراویح و ئەهلی بەربانگ و ئەهلی پارشێ و خۆشحاڵم لە خزمەتانە جارێکتر شاد دەبین لەم مانگە پیرۆزەیە. خوای گەورە ڕۆژوانمان سەربەرز و سەرفراز و بەتەندروست بکە، ژن و پیا و مناڵ و گەورەمان قوبوڵکە و بمان کاتە تەقای ئەم شارە. ئەگەلیاتان بێ لەوانەی پێشوا باسی سیستەمی خواردنی پێغەمبەری خوامان کرد. سیستم یعنی پێغەمبەری خوا بە سیستم نانی خواردووە. بەڵێ پێغەمبەری خوا بەرنامەی هەبوو کە نانی خواردووە. هەموو ژیانی پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم بەرنامە بووە، تەنانەت لە خواردنەکەشیە. ماوەسا و کەلیمەی زۆر خۆشە، تۆڵی سیستم. بەڵێ کەسێکی ژۆک و پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم لە ژیانی خۆیە لە سیستمی نەزەری خۆی لەبەر هیچ هۆیەک لای نەداوە. ئەمە عەزەمەت و گەورەیەکەیە. کەواتە مامۆستا قورئان بەرنامەی داناوە بۆ خواردن. بەڵێ بەچی سلمێنی؟ بە سێ حرف، نا بە سێ کەلیمەی سلمێنم. خۆی گەورە فەرمێ وەکولوا واشربوا چی؟ ولا تسرفوا. یعنی گەورەترین سیستمی جیهانی خوای گەورە لە سێ کەلیمەیە کۆ کردوێتەوە. فەرموو بخۆنەوە بەڵام ئیسراف نەکەن، لە سنووری خۆتان لا نەدەن. بەڕاستی ئەمە سیستمە، بەڕاستی ئەمە بەرنامەیە. ئیساکەنە حالیان فێرە بین کە ئەم بەرنامەیە چۆنە و چۆن ئەکرێ. ئەم سیستمی کە فەرمێ بخۆن و بخۆنەوە بەڵام ئیسراف نەکەن، ئینسان ئەبێ لە خواردنە حەدی ئەقەلی پێداویستی ژیان و چالاکی بەدەن و ڕۆژانەی خۆی وەرگرێ. کەواتە بێ ئەو شتانێکی خۆیت پێداویستیەکانی لاشت دابین کە هەتاوەکو پێی بڵێت کولو. ئەبێ کەمترینی پێداویستەکانی شەراب و شلەمەنی دابین کە وەشرەبوو. و نابێ ئەم سنوورانە ببەزێنین و تێپەڕیکەین، چونکە ئەوەی کە مایە و زیادە بوو ئەبێ بە ژەهر لە لاشەوانە دوایی فڕێدانی زەحمەترە بێ. بۆیە وەلا تسریفوا، ئیسراف نەکەن و پێی لە ڕانەکێشن. کەنانتان خوارد بەڵێ بخۆ، پشتێنی بۆ نەکەیتەوە. بڵێ بخوا ئەنجا نا قۆڵی بۆ هەڵ نەکەی، قۆڵ هەڵماڵی ناوێ. پێغەمبەری خوا سەڵلەهو عەلەیهی وسەلەم وەکو متەحەفیزێک نانی خواردووە، یعنی ئاوا دانیشتووە کەیتر ئێستا هەستێ بڕوا، یعنی بۆی دانەنیشتووە ئەڵا با نوێژەکە لە کۆڵکەینەوە دوای نانەکە بە ئیستراحەت دەخۆی. نا ئەمە لە بەرنامەی پێغەمبەری خوا. بەڵام چییە خۆیت؟ good thing. ئەبێ شتی چاک بخۆیت. کەشتی چاکیشی خوارد حەڵاڵە، بەڵێ not excess، زیادە ڕەوی نەکەیتایە. یعنی ئەمڕۆ توپ گەیشتۆ بەمیکە ئەبێ شتی چاک بخۆیت، نابێ زیادە ڕەویشکەیت و لە سنوورەکان لابێت و بیبەزێنی. بۆی کە پێ بوترێ خواردنێکی تەندروستە خواردووە. بەڵێ ئەو خواردنێکی خۆی کە پێوتێ خواردنی چاک ئەبێ rich in nutrition، ئەبێ دەوڵەمەند بێ لەوەی کە پێداویستی لاشەی توێدابینەکە. واتە ئەبێ خۆراکێکی پڕ بە فەڕ و بەرەکەت و پێویست بێ بۆ لاشەی مروتۆ. ئەبێ ئەوی کە لاشەی مروتۆ پێویستێتی تایە بێ. ئەمە ئەو خواردنەیەکە ئینسانی ئیسفادەی لێەکە. نابێ زەرەر بەخش بێ. هەر کاتێ زیان و سوودەکانیشی بەرامبەر بوون دیسان ناخورێ، پێی ناوتێ خواردنێکی تەندروست. لەبەرەوەی چاکەکانی ئەوە زۆر بن، خراپەکانی بشارنەوە. ئەمە پێوتێ خواردنێکی تەندروست و خواردنێکی پێویست بۆ لاشە. بۆیە ئەمڕۆ سوبحانەڵڵا خۆشەویستەکەم ئەوروپا بەدەست ئەم دەردەوە ئەناڵێنێ. ئەوروپا ئەمڕۆ فاستفودی هەیە، خواردنی سەریع. بینی کابرا لە بەیانی وتانی و ڕۆیشەکە دوایی لە فەیەکێنێ. ئەوروپا بۆ خۆی گیری بەدەستم خواردنەوە خواردووە. زان ناسحیترین خواردنم خواردنەیە، خواردنێکە پڕ لە کاربۆیدرات، پڕ لە چەوری، ئیشباعێکی کاتی تەیاتێ. لە پڕ پێ دەڵێ تۆ تێربووی تاو. بۆیەش ئەمە ئەکەن ئەوروپا، نایانەوێت کا زۆر بخواردنەوە بکوژن. ئەشێوە تاقەیەکی زۆری باتێ. فاست فود چونکە چەوری زۆرە، زۆرترین تاقە ئەدا لە ماوەیەکی کەمە.
بەڵام هەرچی تەندروستی بێتیانە. یعنی ئەگەر ئەو مەتاعیمانە سەحە سەرپەرشتی کابێ هەمووی دابخرێ، چونکە خواردنانە سەحی نین، ئینسان ئیسفادەشی لێ ناکە، تەنها ئیشباعێک و تێریەک و تاقەیەکی کاتی ئەیاتێ، بەڵام پێداویستی لاشەی ناداتێ. ئەی خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم، خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم زۆر جیاواز بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە وەجبە نانی خواردووە، بەیانی ئیشا لەو بینەیە کەی نیوڕۆی عەسر دوای پێتان بۆ دەرسەکانی داهاتوو ئینشاءڵڵا با بچینە سەرژەمەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم. دوای پێغەمبەری خوا بە کەمیەت، واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کوالیتی و کوانتیتیشی هەڵبژاردووە، کەمیەتی ئەو خواردنەی کە خواردێتی هەڵی بژاردووە و جۆرێتی خواردنەکەشی هەڵبژاردووە. الله ئەکبەر. و شێوازی خواردنیشی داناوە کە دوای ئینشاءڵڵا دەرسەکانی داهاتووە. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم خواردنەکانی چی نەبووە؟ ڕەمەی نەبووە. خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە بەرنامە بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم وەکو ئێستاکەنە پێوتێ خواردنی نەباتی، کابرا لێ وەڵام من نەباتیم، ئەویش عەیب نە، بەڵامیش حەیوانیم. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کامیان بۆ؟ نا، هەیە لە من بەس شتی نەباتیە خۆم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە ڕۆک خواردوێتی، لە ئاژەڵیش لە حەیوانیش خواردوێتی، بۆی کە نەقسی بۆ دروست نەبێ. چونکە ئەگەر دەست بگری بە دانەیەکیانە و دانەکەی تر تەرکەی ئیلا تووشی نەقسە بی، بڕۆ هەتا وەکو ماوە خواردنی حەیوانی بخۆ، تووشی نەقسی فایبەرە بی. هەتا ماوە بڕۆ خواردنی نەباتی بخۆ، تووشی ڤیتامین بی دیفشنسیە بی، تووشی نەقسی ڤیتامین بی بی. کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چی کردووە؟ بۆی کە فێرمانکە لە هەردوو جۆرێکی خواردووە، گۆشتی خواردووە، شیری خواردووە، میوەجاتی خواردووە، سەوزەی خواردووە، زەیتی زەیتونیشی خواردووە. ساسل کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چی کردووە؟ بە بەرنامە خواردنەکانی کۆ کردوێتەوە و خواردوێتی. خاڵێک لە خاڵەکان خۆشەویستەکانم، ئەم قەواعیدی خواردنە هەتا سەدەی ئەخیرەکانی 20 و سەدەی 21 نەبێ دانە ڕێژرا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چۆن پێی بەمە بردووە، چۆن زانیوێتی؟ ئین هو ئیلا وحی یوحا. کەواتە ئەمە لە دەست بە شەرا نەبووە کە ئەم بەرنامە و ئەم پەیام و ئەم سیستەمە دانێ بەبێ وحی خوایی، بەبێ تەدەخولکردنی ئاسمان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم نەک هەر خواردنەکەی بە سیستم بووە، بەرنامەشی هەبوو بۆ خواردن بە شێوەیەک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەگەڵ خاوخێزانی خۆیان، لەگەڵ میوانی خۆیان، لەگەڵ خەدەمەکانی خۆیان دانیشتوێنانی خواردەوە. واتە خواردن بۆ بە بەرنامەیەک بۆ کۆکردنەوەی ئەندامانی خێزان و ئاگابوون لە یەکتر و دانیشتن لەسەر خواردن و قسەکردن لەسەر خواردن. الله ئەکبەر. یعنی چۆن نوێش ئەهلی گەڕێک و شارێک و ئەکاتەوە لە جەماعەتە، ئاواش خواردن بۆ بە سیستمێک ئەندامانی خێزانی کۆ کردوێتەوە. ئیتر لەم سیستمە جوانترە بێت چی بێ؟ هەرێکۆ بۆ خۆی هاتووەتەوە لە دەوامی خۆی و سەلاجی نەکردوێتەوە ناندانێت و بیخوات و بڕاتە ژوورەکەی خۆی. نا، خواردن بەرنامەیەکی کۆکەرەوەی خێزان بووە. واتە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چیەکە؟ کۆمان دەکاتەوە. کاتە ئەمەش یەکێکە لە بەرنامە جوانەکانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم. پاشان لە ئەخیرا چینە سەری ئینشاءڵڵا ئادابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چۆن بۆ لەگەڵ خواردنە، چۆن دەستی شتووە، چۆن هاتووە، چۆن خواردوێتی، چۆن هەستاوە، چۆن سوپاسی خوای گەوری لەسەر کردووە. سبحان الله، سیستمێکە و بەرنامەیەکە هیچ شتێکی بەجێ نێشتووە. ئەو نە عەزیمە، ئەو نە گەورەیە، تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم چۆن دانیشتووە و بە کام دەستە خواردوێتی و لەگەڵ چیا دانیشتووە و چۆن ئاراستی بەرامبەرەکەی کردووە و دوایی چ بەرنامە و چه هەیکەلیەتێکی لەگەڵ خواردنا داڕشتووە. ئەمە ئەوەیە کە بەڕاستی لە هیچ شوێن و لە هیچ جێگە و لە هیچ کتێبێکی طبیە نایدۆزیتەوە. بۆ چکە کتێبە طبیەکە پێتەڵێ گوێزەر ئیسفادەی هەیە، پێتەڵێ ترۆزی ئیسفادەی هەیە، پێتەڵێ خواردنی
خۆرما ئەوەی تێ پێدەڵە شیر بەس هیچ شتێکی ترە پێ ناڵێ کەی و چۆن و لە چۆ بیخۆیت بۆیە ئەگەینە ئەو قەناعەتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە بەرزترین ئاستی هونەری ئەتەکێتی خواردنا بووە چی؟ لە بەرزترین ئاستی هونەری ئەتەکێتیە ئێمە ئەگەر لە شوێنێکی تۆزێ فۆرماڵ و تۆزێ ئازبرز و VIP داوەت کرین حسابی هەموو شتێکی خۆمانەکەین چۆن بچین چۆن دانیشین چۆن دەستدرێژکەین بۆ خواردنەکان بە کەوچک بیخۆیان بەدەست بیخۆین کام خواردنە بخۆین لەگەڵ چیا دانیشین کەی دەست پێ بکەین کەی دەست بکێشینەوە پێویستە بە پرسیار نییە بیکەی ئەمە هەمووی لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە ئاستە بەرزەکانی فەنی ئەتەکێت و جۆری خواردن و دانیشتن و دەستپێکردن و کۆتایی هێنانە ئەمە لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بینیتەوە لەبەرەوە بە هیچ لایەک ئامەڕۆن دوور مەکەونەوە دینەوە خزمەتتان السلام علیکم ورحمة الله وبركاته